بەپێی ئاماری وەزارەتی کارەبا ژمارەی هاوبەشانی کارەبا لە باشووری کوردستان زیاتر لە 1,800,000 تا ناوەڕاستی ساڵی 2022ش زیاتر لە 1,300,000 پێوەری زیرەک بەسراوە. لە پلانی وەزارەتی کارەباشدایە پێوەەر بۆ تەواوی هاوبەشەکانی کارەبا ببەستێت. پێشبەستنی پێوەری زیرەک ڕێژەی ونبوونی کارەبا نزیکەی لە 44 بووە. دوای بەستنی پێوەرەکە ئەو ڕێژەیە دابەزیوە بۆ لە 34. لە کاتێکدا بڕی کارەبای هاوبەشانی پێوەری زیرەک بۆ ماڵان بە 40 ئەمپێر بۆ سنگڵ فەیس و 90 ئەمپێر بۆ سری فەیس دیاری کراوە. بەرهەمێنانی 1 کیلۆوات کارەبا 9 سنتی تێدەچێت. حکوومەت ساڵانە تەنها بۆ دابینکردنی سوتەمەنی نزیکەی 2 ملیارد دلار خەرج دەکات. دیارە بڵێن هەستکردن بە بەرپرسیارەتی دروستکردنی هەستکردن بە بەرپرسیارەتی لە تاکات زۆر پێویستە بەوەی کە ئەم کارەبایی کە بەرهەم ئەهێنرێت یعنی تێچوویەکی زۆرە. ئەم تێچووش لە کۆتاییە هەر لەسەر گیرفانی هاوڵاتیە، یعنی کە تۆ وەکو پێویست بەکاری نێنی زیاد لە پێویست بەکاری بێنی یعنی بە فیڕۆچوونێکی زۆر دروست ئەبێت. یعنی ئێمە لە ئەم ماوەی پێشووە بڵێن دەستمان کردووە بە بڵێن کۆمەڵێک ڕێوشوێن بۆ ئەو جێگانی کە کارەبایان بە زیادەری ڕاکێشاوە. ینی ئەنجامەکان بە شێوەیەکە کە زۆر ینی ناخۆشە بۆی کە ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتی کە بە شێوەی سەرپێچی کارەبایان ڕاکێشاوە یان دەستکاری پێوەریان کردووە. یعنی تۆ ئەگەر هاوڵاتیەک بۆ نمونە هاوڵاتیکی ئاسایی لە مانگێکە 1000 یەکەی کارەبای کارکرد بێت، ئەم 1000 یەکەیە تقریباً یعنی کە ئەگەر بیکەی بە پارە بۆ نمونە ئەڵێ 30,000 دینارەکە بۆ ماڵێک لە مانگێکە، ئەگەر بیکەی بە ساڵەکە چەند ئەکات. یعنی بۆ نمونە لە ماوەی مانگێکە ئێمە 500 هاوڵاتی هاتووە هاوبەشی کارەبای کردووە کە پێشتر بە شێوەی زیادە ڕاکێشاوە. هەنێک کەس لەوچێ وا بیرکاتەوە بڵێ من ئەدای ئەم حکوومەتەم بەدڵ نییە زیانی لێدەم، بەڵام لە کۆتاییە یعنی زیانەکە بۆ خۆمانە. یعنی تۆ ژینگەی خۆت پیس ئەەکەیت، یعنی کە کارەبایەک بە زیادەڕێی ڕایکێشی وا ئەەکەی کە بەرهەمهێنانی کارەبا وەکو پێویست نەبێت و نەتوانین کارەبای خەڵک بە باش